بەخێر بێن ئەی هەڤاڵان بۆ کەرنەڤاڵی ناسینی پۆلێک ڕۆڵەی بەجەرگ و دڵسۆز و قارەمان، پۆلێک ڕۆڵەی داکۆچی کار لە مافی گەل و نیشتیمان. خۆ لە خۆ نییە هەرکات دێینە ئەم ڕانیەی سەربەرز و ئەم دەواازەی ڕاپەڕینە. لای ئێمە هەر سەرەتای شۆڕشە و هەر گڕوتینی ڕۆژانی سەرەتا و چەخماخەی ڕاپەڕینە بینین. بە ئامادەبوونی هەزاران کەس کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی هاوپەیمانی کوردستان لە ئاڕانی دەواازەی ڕاپەڕین بەڕێوە چوو. قووا تاڵەبانی سەرۆکی هاوپەیمانی کوردستان ڕایگەیاند هاوپەیمانی کوردستان هاوپەیمانی سەرۆک مام جەلال و کاک نەوشیروانە. سڵاو لە ئێوەی جەماوەری یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کە بڕیارتانداوە لەم هەڵبژاردنە هاوپەیمانی خۆتان، هاوپەیمانی کوردستان، هاوپەیمانی مام جەلال و کاک نەوشیروان سەر بخەن. قووا تاڵەبانی سەرۆکی هاوپەیمانی کوردستان وتیشی لە ڕانەی بەعزبەزیێنەوە گەڕانەوەی هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان تۆمار دەکەن. هاتووینەتە ڕانیەی بەعسبەزێن، هاتووینەتە سەر ئەو خاکەی چەخماخەی ڕاپەڕینی بەهاری 91 لێدا، هاتووین لێرەوە چەخماخەی داستانێکی تر لێ بدەین، داستانی سەرکەوتنی هاوپەیمانی کوردستان و گەڕانەوەی هاوسەنگی هێز لە هەرێمەکەماندا. لە پەیامەکەیدا قووا تاڵەبانی جەختی کردەوە لەوەی یەکێتی و گۆڕان بە یەکڕێزی شەڕی بودجە و موچە دەکەن. بۆیە ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی پێتان بڵین ئێمە یەکڕیزین و شەڕ بۆ یەکڕیزی کورد دەکەین لە بەغدا. بۆیە داواتان لێ دەکەم دەنگ بە هاوپەیمانی کوردستان بدەن تاکو بەو یەکڕیزیەمان شەڕی بودجە و موچە بکەین. سەرۆکی هاوپەیمانی کوردستان وتیشی هەندێک لایەن لە بەرژەوەندی نییە هەرێمی کوردستان و بەغداد بگەنە ڕێکەوتن، بەڵام ئەوان سەلماندیان کە دەتوانن بە سەدان سەعات دانوستان بکەن و ماندوو نەبن. لە ڕابردوودا سەلماندوومانە کە ئەوە ئێمەیە کە دەتوانین لە ڕێی دانوستانەوە کێشەکان چارەسەر بکەین. هەر لە دانوستان نەچڕ و پڕەکانی نووسینەوەی دەستور لە پاش ڕووخانی ڕژێمی بەعسەوە بیگرە تا دەگاتە مەراسۆنی دانوستانەکانی پەسەندکردنی بودجەی 2021. ئێمە سەلمانمان کە لە پێناو موچەی خەڵک و تەواوی مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەتوانین بە سەدان سەعات دانوستان بکەین و ماندوو بێزار نەبین. لایەنەکانی دیکە یان لە بەرژەوەندیاندا نییە لەگەڵ بەغدا ڕێبکەون یان هێندە بچووک و بێسەنگن کە ئەو کارەیان هەر پێ ناکرێ. قووا تاڵەبانی ئاماژەی بەهۆش کرد دەنگدان بەهێز و لایەنە بچووکەکان لە بەرژەوەندی لایەنی بەرامبەر و ڕکابەری هاوپەیمانی کوردستانە کە پارتیە. بەڕاشکاوی دەیڵێم پارتی لە خوایەتی ئێوە دەنگ بدەن بە لایەنە بچووکەکان، چونکە دەزانێت ئەگەر خوا نەخواستە ژمارەی کورسیەکانی هاوپەیمانی کوردستان کەم بکات ئەو کاتە بێڕێکابەرە بن و لە بەغدا و لە کوردستان قسە هەر قسەی ئەوان دەبێت. ئەرێ ئێوە ئەوەتانەوێت؟ پێتان خۆشە پارتی بێڕێکابەر بێت؟ قووا تاڵەبانی پەیامێکی ئاڕاستەی لایەن گران و دەنگدەرانی بزوتنەوەی گۆڕان کرد و وتی پەردبوون لاوازی کردین، بۆیە دەبێت پێکەوە بەرپرسیارەتی نەتەوەیی نیشتیمانیەکانیان هەڵبگرن. بزوتنەوەی هاوڕێدێرینەکەی مامی گەورەمان کاکە نەوشیروان، ئێمە بەیەکەوەین چونکە کە پەرت بووین لاواز بووین، بەڵام کە بەیەکەوەین بەهێزین، بەیەکەوەین چونکە خاڵە هاوبەشەکانمان زیاترن لە ناکۆکەکانمان، بەیەکەوەین چونکە ڕوئیای هاوبەشمان هەیە بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی، بەیەکەوە سنگ و پێگەی کوردستان لە عێراقی داهاتوو بەهێزتر دەکەین، بەیەکەوە بەرپرسیارەتی نەتەوەیی و نیشتیمانیەکانمان لە کۆڵ ناوە و بەیەکەوە داکۆکی لە مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین. سەرۆکی هاوپەیمانی کوردستان دڵنیاییدا کە بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی یەکێتی دەکەنەوە بە یەکێتیەکەی مام و کاکەنەوە. ئێستاش دڵنیاتان دەکەمەوە یەکێتی بە ڕاماڵینی گەندەڵی بە کۆتایی هێنان بە قاچاقچەتی و مافیەگەری بە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبێتەوە بە یەکێتیەکەی مام و کاکەنەوە و هەواڵە تێکۆشەرەکانیان کە دایان مەزراند. سەرۆکی هاوپەیمانی کوردستان ئەوەشی وت یەکێتی لێرە و لەوێ زەبری بەردەکەوێت، بەڵام هەر بە بەهێزی دەمێنێتەوە و سیوێکی ئاب نەیتوانی یەکێتی بشکێنێت.
ئەگەر دەتانەوێ سەقامگیری و هاوسەنگی هێز بگەڕێنەوە بۆ کوردستان دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان ئێمەش بەڵێن دەدەین دەینەوە لە مامەندەی هاوسەی خۆر و ئاسۆوە لە دەراوی گورگان و ناوزەنگی دوا بستووی سنوورەوە ئاهەنگی سەرکەوتنی گەورە ڕادەگەیەنین هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن و بەخێر بێن سەرچاو